وڵای ڕێگاوبانی کۆیە ڕێگایەکەی خراپە لەبەرەوەی هیچ چاکردنی لەسەروەی نییە، یعنی ڕۆژانە ئەو هەموو کارە دڵتەجێنەی لێ دەکرێ وە نییە مەسەلەم شارەوانی یان حکوومەت ڕێگاکە چاک بکە. وەڵی هۆکارەکەی تێ هۆکارەکەی نازانم برێم چییە لۆ ئەوەیە پارە نیە نازانم لۆ بۆچی دەگەڕێتەوە دەنا ئەو ڕێگاوبانە ئەو ڕێگا قەرەبارغا کە ڕۆژێ مەسەلەم ئەو هەمە حادیسە ئەو هەمە هۆکارە دڵتەجێنەی لێ دەبێ ڕێگایەکە چاکە. لا یعنی حکوومەت حەقا بەشێکی ئەو نەوتەی چێڵگەی تەقتەق کە شیواشۆچی پێ دەڵێن دامی بمکا بۆ ڕێگاوبانەکانی کۆی پێچا بکە. یعنی ئەو ڕێگاوبانە هەموو کەچی وەی نییە کە تو هاچی پێدا بکەیت برا گەورەکە. دەستخۆشیتان لێ دەکەم هیوادارم ئەو بە دووەدەچوونانە یعنی وەڵامدانەوەی هەبێ نەکەر ئەو کەناڵی ئێوە هەموو کەناڵەکانی تر زۆر بەدەچوون کرا بەسەر ئەم ڕێگاوبانە تایبەت بەم دوو سایدەی چلمەتری کۆی ناوە بەڕاستی ئەوە چەندەمین جارە چاک بکرێتەوە لێرە ئەمنەوەی لێرە ئاگادارم کەماڵم لێرەوە نزیکە ئەمە ئەم جادەی کۆی ئەمە چەند جار چا بکرێتەوە بەڵام چاکردنەکەی چی دێ فەرشێکی دەکا بە خۆڵ و دووسێ عادی لێ لێدا و ئیتر بارانێک دەبارێ و خۆری دەکاتەوە ئەمە چارەسەر نییە چارەسەر ئەوەیە لە بنە بڕەوە چارەسەر بکرێ چارەسەر ئەوەیە کە تۆ جادەیەک دروستەکەی لە بنەڕەتدا گەندەڵی تێدا نەبێ خواردنی ئەو پارەیە مڵکی میلەتە ئەم جادەیە جادەی کەسێک نییە جادەی ئامە تۆ کە گەندەڵی دروستەکەی ئەخەوەڵە تاوانباری هیوادارم بەدەچوونێکی جدی بکرێ تایبەت لە بودجەی ساڵی 2019 بەم ڕێگاوبانە چونکە ڕێگای مەرگە لە ئێرانەوە هەتا دەگاتە تورکیا ئەمە ڕێگای سەرەکیە ڕێگای سەرەکی بەستنەوەی تورکیا ئێران سلێمانی هەولێر ئەوە تا دەبینی لە پێش چاومانەوە ئەگەر زومی کامێرەتان تەمەشا بکەنەوە هەموو تەنکەرەکانە بەردەماندا دەڕۆ جایان نەوتە یان گازۆیلە یان LPG غاز و شتی وایە هیچی تێناچێ ئەگەر بگرە لەو بودجە و لەو ژینگەیە کە لە سارەکانمان وەردەگیرێ یعنی ئەگەر یەک تۆزی لێ بگرنەوە زۆر ئاساییە بەڵام دەکرێ وەڵامی پرسیارەکە بۆ ئێوە جێدێڵم ڕێگاوبانی قەزای کۆیە بەڕاستی بەدوای ئەوەی کە ئەو ڕووداوانەی لە کەرکووک ڕوویدا هەموو هاتوچۆی سلێمانی ئارێزگای هەولێر کەوتە سەر ڕێگاکانی کۆیە ئێمەشان لە نزیکەی 4 مانگ دەبێت بەردەوام لە هەوڵی کۆشی خۆمان بەردەوامی بۆی هەوڵدەین ئەو ڕێگاوانە نەچاک بکەین ئەوەی کە ئێستا توانیمانە بکەین بەڕاستی ڕێگای کۆی هەولێر نزیکەی 4 ملیار و 250 میلیۆن دینار پارەی بۆ تەخسیس کراوە کە لە سێکەڕەی تۆڵزاوە تاوەکو دەگاتە دێگەڵا و 3 کیلۆمەتریش لە ڕێگای هەورازە نەفتە چارەسەر بکرێت و قۆناغی دواتریش بەدوای ئەو قۆناغەدادێت وێ دەکەین لە دەفەتێکی نزیک هێکتار ڕێگاتە تەواو بێت و هەروەها ڕێگای دەشتی کۆیە کە لە کۆیەوە دەڕوات بۆ کەلکەسماغ لێو بۆ دوکان دەڕوات ئەو ڕێگایە تاوەکو ئێستا توانیمان نزیکەی 300 میلیۆن دینار پارەی بۆ تەرخام بکەین بۆ چاڵ و چۆڵیەکان چاک بکرێت و ڕێگای سەکتان هیرانیش بە هەمان شێوە نزیکی 300 میلیۆن دینارە ڕێگای تەختەقی 256 میلیۆن دینار بوو کرایە تەندەر و تەندەرەکە ڕۆژی 2-4 تەندەرەکە کرایەوە لەو ماوەی کۆمپانیاکە دەست بەکارکردن دەکاتیدا ئەوە بە شێوەیەکی سەرەتایی ئەوە دەتوانیمان تاوەکو ئێستا کاری لەسەر بکەین و دەرخستەی ترمان کردووە کە بۆ ئەوەی کە ڕێگاکە چارەسەرێکی کۆتایی بۆ دابدرێت زۆر ڕێگای دۆڵی سماخۆلیش کە ڕێگای سەرەکی نێوان پارێزگای هەولێر و سلێمانی بەشێک لە ئیدارەی ڕاپەڕەنیش دەکرێت لەسەر ئەو ڕێگایە کێشەی گەورەکەی لە کێشەی پردەکەی بۆ ئەو پردەی کە لە خوارد بەنداوەکەیە توانیمان لە ملیار و 300 میلیۆن پارە بۆ کۆمپانیاکە تەرخام بکەین بۆی دەست بەکارەکانی بکات وەلە چەند ماوەی بەردەوام ئێمە پەیوەندیمان پێکرد کارەکانی دەست پێ بکات بەڵام کەش و هەوای کوردستان بارانەکە ڕێگەی نەداوە لەو نزیکانە ئەویش دەست بەکارکردن دەکات لە پردەکە و وێ دەکەین لە دەستەتێکی نزیک ئەویش تەواو بێت ئەو بڕیارانە هەموو شتێکی تەواو بوو ماوەتەوە سەرەوەی کەش و هەوا ڕێگە بدات کار بکەین
بەڕاستی لەو کەشوهەوای ئێستای کوردستان زۆر زەحمەتە ئالیات و ئامێرەکانی ئاوادانکردنەوە بتوانن کار بکەین هەر دەرفەتمان بدا ئێمە کاری ترا دەکەین ئێمە بەنسبەت ڕێگای دووسایدی کۆیەکە لە خوار کوێ تێدە بەڕێ ڕێگای بینی دەشتی کۆیە و تاکو سێتڕێ تۆزا و بێکۆ دەبەستێتەوە دەرخستەمان کۆ دەخستەکە بای 2 ملیارد دینارە ئەتا دەخستەکەمان گەیندە وەزارەتی شارەوانی بەنیازە لێ بگەندێتە ئەنجومەنی وەزیران بۆ ڕەزامەندی لەسەر چاکردنی بدرێت و ڕێگاوانەکانی ناو کۆژ بە شێوەیەکی گشتی دەرخستە کراوە ئومێدەکەی لە دەستەکێکی نزیک موافقەت و ڕەزامەندی بگەڕێتەوە لەسەر دێوەجێکردنی